لارێکی بەهێزی خولی ئەستێرەکانی عێراق و لە هەفتەی یەکەم دهۆک لەسەر خاچی خۆی و بەبێ ئامادەبوونی هاندەر پێشوازی لە گەرمە کرد. تیپی میوان ڕێزی میوانداریەکەی نەگرت و هەرزوو لە خولەکی یەکەم یاریەکە سوودی لە هەڵەی یانەی دهۆک بینی و بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشکەوتن. یانەی گەرما پاڵپشت بە پێکاتە بەهێزەکەی لە نیوە یەکەم لە خاوەنماڵ باشتر دەرکەوت و زوو خۆی نزیک دەکردەوە لە گۆڵەکەی و نزیکتر بوو لە تۆمارکردنی گۆڵی زیاتر. بە پێچەوانەوە دهۆک وەڵامێکی بەجێی بۆ هەڕەشەکانی میوانەکەی نەبوو. لە نیوەی دووەم هەردوو تیپ هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. گەرما هەوڵی بۆ گۆڵی دۆم و دڵنیایی بوو لە سەرکەوتن لە یاریەکە. هەڵۆکانی چیاکانیش شارەکانیان چڕ کردبوویەوە بە هەر جۆرێک بێت بە گۆڵی یەکسانی بگەن، بەڵام هێڵی بەرگری گەرمە وەک پۆڵای لێهات بوو، ڕێگایان نەدەدا خاوەن ماڵ بە ئاسانی بە گۆڵ بگات. لە خولەکی نۆهەت ناوبژوان لێدانێکی سزای بۆ دهۆک ئەژمار کرد. بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لێی پاشگەز بوویەوە. دوجار دوای 100 خولەک لە کاتی ئاسایی و خولەکە زیادکراوەکان دهۆک نەیتوانی بە گۆڵ یەکسانی بگات و تووشی شکست هات. گەرمەش یەکەم سێ خاڵی وەرزی نوێی دەستەبەر کرد. هەڵۆکانی چیاکان لە یاری دووەمیان یەکشەممەی داهاتوو لە یاری لووتکە لەسەر یاریگای شەعب دەبنە میوانی شۆرتەی پاڵەوانی 4 وەرزی ڕابردوو. حوسێن محەممەد، کەناڵی پێام.